بە بیرەوەری من وشتی نەکردو ئەم ساڵیش تقریبان ئەوە نزیکەی 15-20 ڕۆژێکە بێ وەکو پێویست ئاواتەوە تەنها پێشتر ئاو نەبوو بەس بەری گەنجانیان گرت ئاوەکە کە پەنی خواردو لێراوە کەم کەم ئەهاتۆ بەس ئێستا ئیتر تەقینی خۆیەتی ئاوەکە هاتووە ئاوێکی تەندروستە گەرمە زۆر بۆ دەستنوێژگرتن وشتیوا زۆر هەستی پێکەی ئاوێکە ئەڵێ بە تایبەت لە تێنە کردووە ئەم چاوی گەنجانە من مامەیەکم بوو تقریبان زۆر بەتەمەن بوو لە 90 ساڵی تێپەڕان وتی لە تەمەنی مناڵ بووم تقریبان ئەوە وا حسابێکرد لە دەوری 7-8-9 ساڵا بووە وتی مناڵ بووم لەگەڵ باپیرەمە هاتم لەسەر ئەم چاوی گەنجانە قەترە ئاویتیانە بوو لای ئێمە شەڭە سوورەی پێڵێن ئێوە نازانم چی پێڵێن ئەڵێ ئەوە تێیدا بوو بە دوای تەڕاییە ئەگەڕا بەس ئاویتیا بوو بۆ شەڭە سوورە ئەنا قەترە ئەو بە گەنجان و نەبوو ئەمە هەر تەبێ ئەو وشی کردێ ئەمە هەر قەترێتیان نەبووە ئەم ساڵ بەنسبەت ئاوی مزگەوتی خوڕماڵەوە ئەم ساڵم هاوینە وشی کرد هیچ ساڵی ئاوا وشی نەکردو لە تەمەنی منە هەیە لەوەتی من خەڵکی خوڕماڵم 52 ساڵ عمر من هێشتا شتی وام نەبینیەوە ئەم ساڵکردوە بەڵام نەخوا بە زیابێ کانیاوەکان تەقین هەمیش تەقیم کانیاوی مزگەوتی خوڕماڵە ئیسەر لەخوا بە زیابێ جەوەکەی خۆشەوە بەفرباری بوو و ئیشەڵا بەرەو زیاتر ئەڕوا ئاوەکە تقریبان دەوری 20شەوە بێت تەقیوە ئیسە زۆرترە تا پارەکە ئیسا ئاوەکە زۆرترە پارەکە کەمتر بوو ینی تە وردە وشی کرد ئیسا ئەم ساڵ زۆرترە ئاوەکەی